إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، بێگومان ماڵ و سەروەت و سامانی ڕاستەقینەی ئێمە تەنها دوو شتە. یەکەم ئەوەی کە لە دنیادا خۆمان ماڵ و مناڵمان سوودی لێ دەبینن. دووەم ئەوەی کە دەینێرین بۆ قیامەتی خۆمان. بەڵام ئەوەی کە جێدەمێنێ بۆ مناڵەکانمانە. بەڵام ئەوەش باش بزانین دوای مردنمان بە چەند مانگێک، بە چەند ڕۆژێک، ئەوەی کە بە تەمەنی خۆمان بە ماندووبوون و بە ناڕەحەتی کۆمان کردوتەوە، مناڵەکانمان دابەشی دەکەن. وەڵڵاهی جاری وا هەیە دەزانم لە سێم ڕۆژی تەعزەی باوکیانە میراتەکەیان بەش کردووە، بۆتە شەڕیشیان. وەڵڵاهی لەسەر گەڵایە دوو گەڵا بۆتە شەڕیان برا و خوشک. کەواتە ئاگادار بە، ڕۆژێ دێت ئەو ماڵە ماڵی تۆ نییە. بەخوا مناڵەکانت، زۆرێک لە مناڵەکان دەزانم وەڵڵاهی کاتێکە دەیانەوێت قوربانیەک بۆ دایک و باوکی مردویان بکەن، یا حەجێکی بۆ بکەن، یا عومرەیەکی بۆ بکەن، وەڵڵاهی موناقەشە و مەرج ئەوانە دروستە بێ. نەیدەی بەخوا پارە نادەم، ئەبێت تۆ شەونە پارە بدەی، ئەگەی نابێت ئامادەنین قوربانیەکت بۆ بکەن بەبێ موناقەشە، بەبێ مەرج. زۆربەی مناڵەکان وان. کەواتە بزانە چۆن کۆی دەکەیتەوە، بە حەڵاڵ بە حەرام، بە غەش و خیانەت و فڕوفێڵ، یا بە شێوەیەکی عاقڵانە و ڕێکوپیەکانە کۆی دەکەیتەوە. بەخوا ئەوەی بە حەرام کۆت کردبێتەوە، ئەوان مناڵەکان سوودی لێ دەبینن، بەڵام دڵنیا بە تۆ زەرەری لێ دەکەی، تۆ قیامەتت خۆت ناشرین دەکەی، تۆ سزایەکی قورس تووشی خۆت دەکەی. ئەگەر مناڵەکانیش بزان حەرام و بەردەوام بن، ئەوانش بە هەمان شێوە وەک تۆ بەدبەختە بن. ئاگاداری و خاڵە بە، ماڵەکەت تەوزیعەکەن، میراتەکەت دابەش دەکەن، ئەمجا لە خانووەکەشت دەنووسن بۆ فڕۆشتن. ئەو خانووی کە چەند ساڵ ڕەنجت یاداوە کۆت کردوتەوە و کاتێک دەزانی لافیتەیەکیان لێدا و لە دوکانی نووسنگەکان داهێناوە کاکە دەیفڕۆشین. ئەمە ئەو میراتەی کە ئێستا ئێمە کۆی دەکەینەوە. جا پێویست ناکە بۆ مناڵ، بۆ ژن، بۆ هیچ کەسێک خۆت بخەیتە ناو جەهەنەمەوە. کەواتە ئاگاداری خۆت بە. یومە ينظر المرء ما قدمت يداه یا لەیتەنی قەدەمت لحەیاتی. ئەوەی کە لە دنیادا پێشت خستووە ئەوە دەبینیت. واللهی پەشیمان دەبیتەوە لەوەی کە دەستی خۆت گرتۆتەوە لە خەڵکی فەقیر و هەژار، لەبەر خاتری مناڵ کە زۆر جار منەتی پێت نییە. منەتی پێت نییە. کەواتە ئاگادار بە ماڵی ڕاستەقینەی ئێمە، ئەوەی کە ئێستا کۆی دەکەینەوە، ئەوەیە کە سوودمان پێ بگەێنێ هەم لە دنیا و هەم لە قیامەتیش. کەواتە خۆشەویستان، ئاگادار بین ئێمە میرات کۆ ئەکەینەوە، با نەبێتە بەڵایەک بۆ قیامەتمان. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەکثر من ذکر هذه اللذات، زۆر بیر بکەنەوە لەو مردنەی کە هەموو خۆشیەکان لەناو دەبات، هەمووی دەڕوخێنێ. تەواو. وەڵڵاهی کاتێک کە دەمرین هەر کەسێک لە ئێمە بەو خۆیان زۆر بێنازە بین، دامانە پۆشن، چاوماندا دەخەن، یەکسەر لە ماڵ و نامان هێڵنەوە. ئەو ماڵی کە ماڵی خۆمانە، بە ڕەنجی شانی خۆمان پەیدامان کردووە، وەڵڵاهی ئامادەنین زۆر جار بەتانیەکی لۆکیشمان پێوە بەئاڵێن، ئیلا بێ بەتانیەکی مستەعمەل و بەکارهاتوو بێت. یەکسەر لەو ماڵی خۆمان دەرمان دەکەن. بۆ کوێ؟ بۆ نەخۆشخانە. پاشان بهێنەوە بۆ مزگەوت بیشۆن و نوێژی لەسەر بکەن، پاشان
بیبەن بۆ گۆڕستان، بەڵام پێش ئەوەی بتبەن بۆ نەخۆشخانە و پێش ئەوەی بتبەن بۆ مزگەوت، پێش ئەوەی ببن بۆ قەبرستان، جەماعەت دەنێنن بۆ گۆڕستان، دەی بە پەلە بڕۆن قەبرێکی بۆڵکەنن، با تاخیر نەبێ جەنازەکە، باجا جەنازەکەمان تاخیر نەبێ. ئەو کەس و کارمانە، ئەو کەس و کاری کە خۆتی بۆ گوناه هەبار دەکەی، بەخوا پێشەوەی لە ماڵەکە دەرەکەن خەڵ دەرێنن بۆ قەبرستان بۆ گۆڕستان، بۆی کە گۆڕەکەت بۆ هەڵکەن زوو. خەمی تۆیان نییە، خەمی ئەویانە سەرما و گەرمایان نەبێ، خەمی ئەویانە تۆ لاشەکەت تێک نەچێ، خەمی ئەویانە ئەو نەکبەتانە فرێ تەعزیەکە بکەون. ئیتە تۆ چیت بەسەرادەی کێشەیان نییە، بەخوا یەک و دووی شەو بێ تاخیرش بێ دەمان نێژن. وەڵڵی ئامادەنین زۆر جارمان خەرە نوێژی بەیانیش بە پەلا بیبن بۆ گۆڕستان بیشارنەوە. ئەمە ژیانە، کەس لەگەڵمانە نایە. ئەوەی کە لەگەڵمانە دێ بەتانیەکی مستعمل و شڕەیە، لەگەڵ لێفەیەکی بەکارهاتوو یا دۆشەکێک، پاشان ئەو لێفە و دۆشەکە ئەو بەتانی و سەرینە یا فڕێی ئەدەن دوایی، یاخود هەر لە مزگەوتەکە بە تابوتەکە و جێ دەهێڵن. بینیمانە، زۆرمان بینی. کەواتە بزانە چاک بزانە ئەوە کە سوکارەکەمان ئەومان بۆ دەکەن. ئێمە ئەومان کردو بۆ ئەوان، ئەوانیش ئەوە بۆ ئێمە دەکەن. مناڵەکەی خۆت، کچەکەت، کوڕەکەت، دایک و باوکی بەڕێز، بەخوا زۆر جار ئامادە نین، زۆربەیان ئامادە نین بیش شۆرن. ئامادە نین. وەڵڵی بینیمە، کوڕم بینیوە باوکی شۆرراوە، وەڵڵی خۆی دوور گرتووە لە شۆرینەکە، دیدی با پرژم بەر نەکەوێ، با کەفاو نەدا لە گیانم. باوکی مردووە، با کەفاو لە جلەکەی نەدات، با جلەکەی تەڕ نەبێ، با جلەکەی پیس نەبێ، پۆشاکەکەی بەری با پیس نەبێ. کەواتە بزانە مردنت لەبیر بێ. مردن کارەساتی زۆر گەورەیە، موسیبەتێ گەورەیە. بەڵام ئەو کەسێک کە خۆتی بۆ خراپەکەی زۆر جار ئامادە نیە پرژی گیانی تۆ کە دەتشۆرن، پرژی کەفاوەکە بەر گیانی بکەوێ. کەواتە خۆ تووشی حرام مەکە، بە دوای حرامە ڕامەکە. ئەوە بۆ تۆ حەڵاڵ نییە، مەڕۆ دەورە، ئەوە غەشە. خۆتی لێ بپارێزە، چونکە ڕۆژێک دێت دەتشۆرن بەبێ ئەوەی عیبە لای تۆ هەبێ، هەست و شعورت هەبێ، هەموو جلوبەرگەکانە بەرداکەن، هیچ هەست و شعورێکت نییە. شەرم نییە لای تۆ، چونکە ڕۆحت یان نەماوە، شعور و هەستن نەماوە. کەواتە مردنت لەبیر بێ. یا ڕەبی خوایە لە کاتی مردنە ڕەحمە لێ بکەی، ئاخرمان بەخێر بگێڕی. خوایە گیان لێمان خۆش بە، یا ڕەب العالەمین. ئامین ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، هەر کەسێک لە ئێمە گەردەمانەوێ بزانین، پێمان خۆشە بزانین حاڵی ماڵ و مناڵمان چۆن دەبێت لە دوای مردنی ئێمە، چیان بەسەرا دێ. ئەوە تەماشای حاڵ و گوزەرانی مناڵی خەڵکی بکە لە دوای مردنی باوکو دایکە، بزانە وەزعەکە چۆنە. ئەبینیت مناڵ چی ئەکا بۆ دایک و باوکی، هەمان شت بۆ تۆ دەکرێت تۆزە زیاتر یا کەمتر. ئەوە ڕاستەکەیەتی. تەماشا دەکەی زۆر بە ئاسانی لەبیر دەکری. کوڕەکەی مردووە ڕۆژی یەکەم و دووەم پێ دەکەنێ، باوکی مردووە ڕۆژی دووەم و سێم پێکەنین دەست پێ دەکاتەوە، خۆشی دەست پێ دەکاتەوە. ژیانیش لەبەر خاتری هیچ کەسێک لە ئێمە ناوەستێ، هەرچەندێ لوتت بەرز بێ خۆت بە گەورە بزانی، یەک چرکە ژیان لەبەر خاتری تۆ ناوەستێ. کەواتە نەخۆت بە گەورە مەزانە. مناڵی خەڵک چۆنە دەڕۆی بۆ سەرخۆشی لێیان، مناڵەکانی تۆش هەروە دەبن. کە سوکاری ئەوان چۆن دەبینی، کە سوکاری تۆش هەروای لێ دێ. جاران بیرمان دێ مناڵ بووین لە هەشتاکان و دوای هەشتاکانیش کەسێک دەمرد تقریبا ساڵە 2 ساڵ تەلەڤیزۆن هەڵ ناکرا. ئێستا ڕۆژی هەفتەی یەکەم و دووەم هەموو شتێک کۆتایی تێدە و دەگەڕێتەوە سەر دۆخی جاران، هیچ کێشەی دروست نابێ. ئەوەش نەماوە، ئەو ڕەحمەی جارانیش نەماوە. ئاگاداری ئەو خاڵە بن. هەر یەکەم ڕۆژ، هەر سەعاتی یەکەم فرمێسکەکان لە چاوەکان وشک دەبنەوە. لاوانێ سەعاتێ بگرین، 2 سەعات و تەواو. ئەمجا پێکەنین و خۆشی و شادی و ژیان دەگەڕێتەوە بۆ کەس و کارەکەمان. کەواتە بزانە دوای مردنت خەمێکی کەمت بۆ دەخورێ. کەواتە ئەگەر پێت خۆشە
ژیانت بەختەوەر بێ ئەگەر پێت خۆشە ژیانی خۆت بۆ خوا سەرف بکە، چونکە تەنها کەسێک تەنها زاتێک کە لە بیرت ناکە ئەڵڵایە بەو مەرجەی کە لە دنیادا تۆ خوات لە بیر نەکردبێ. نەسوا الله فەنەسیەهم، ئەوەی خوا لە بیرکا وەکو منافقەکان خۆش لە بیری دەکا واتە وازی لێ دەهێنێ. بەڵام ئەگەر خوات لە بیر نەچوو بێ لە دنیادا دڵنیا بە تەنها خوایە تۆی لە بیر ناچێ واتە واز لێ ناهێنێ، بەڵام کەس و کار هەمویان واز لێ دەهێن و تۆیان لە بیر دەچێت. کەواتە بیر لەوە مەکرە مناڵەکانت چیان بەسەرا دێ، بەخوا ناگاتە هەفتەی یەکەم پێکەنین دەست پێ ئەکاتەوە، بە تەواوی دەست پێ ئەکاتەوە. کەواتە خۆت خەمی خۆت بخۆ، خۆت خەمی قیامەت و قەبری خۆت بخۆ. مناڵەکانت بەرەو دۆزەخ مەبە، خۆش و بەرەو دۆزەخ مەبە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریەکی خێرمان دەکات، دەفەرمێ سەلی سەلاتە مودع، کە نوێژ دەکەی نوێژێک بکە نوێژی ماڵ ئاوایی بێت، چونکە نوێژێک لە نوێژەکانی تۆ ئاخر نوێژ دەبێت. ئیتر نازانی نوێژی بیانی ئاخر نوێژتە نیوەڕۆیە عەسرە مەغریبە عیشایە، نوێژێک دێ لە نوێژەکان ئاخر نوێژمان دەبێت. جمعەیەک لە جمعەکان ئاخر جمعەمان دەبێت. چەندەها کەسە بوو جمعەی پێشوو لە مزگەوتەکانە گوێ لە خوتبە ئەگەر خوا لێی خۆش بە ئێستا لەناو گۆڕدایە، جمعەیەکیش دێ ئاخر جمعە دەبێت بۆ ئێوە، و ڕۆژێکیش دێ ئاخر وتار ئەبێ بۆ من، ئەمە کۆتاوتاری منە. بۆ ئێ سەحابەیەک دەفەرمێ پێغەمبەری خوا ئەمینی صلی الله عليه وسلم جمعە خوتبەی دا، بەڵام دوای ئەوە ئیتر نەبینی خوتبە بدا، وەفاتی کرد. ئاخر جمعەی بوو. ئێمەش ئاخر جمعەمان لە پێشە ئاخر ڕۆژ، ئاخر شەو، آخر ساعات، آخر دقة کە نوێژ دەکەی ئاگادار لە نوێژەکانت بێ، چونکە ڕۆژێ دێ نوێژێک لە نوێژەکان کۆتا نوێژت دەبێ. ئەگەر پێت بڵێن فلان کەس ئەمە آخر نوێژتە چۆن ئەنجامی ئەدەی؟ بێگومان زۆر بە جوانی ئەنجامی ئەدەی. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە، بەلای گۆڕستانێکا تێپەڕی، گۆڕێکی تازەی بینی، تازە نێژرا بوو، فرمووی ئەمە کێ مردووە؟ وتیان فڵان کەسە. فرمووی ڕەکعەتانی ئەحەبە إلى هذا من بەقیەة دنیاکم، وەڵا دوور کات نوێژ سونەت نەک فەرزیش کە ئێوە بەکەمی دەزانن، دوور کات نوێژ لای ئەم مردووە لە هەموو دنیای ئێوە خۆشەویسترە، لە هەموو دنیای ئێوە گرنگترە. دوور کات نوێژ ئێستا بدەن بەم مردووە لە هەموو شتێک بەلایەوە گرنگترە. کەواتە ئاگداری نوێژەکانت بە، ڕۆژێ دێت لە ناو گۆڕدا، لە ساحەی مەحشەردا، لە پردی سیڕاتە، لە ڕۆژی محاسبەی خوادا، لە هەموو شوێنەکان پێویستت بە نوێژ دەبێت، بۆیە ئاگات لێی بێ و مەیفەوتێنە، لەبەر خەوێک، لەبەر دنیایەک، لەبەر کەسابەتێ، لەبەر کۆکردنەوەی میرات ئامادە بە نوێژەکانت تاخیر کرد، نوێژەکانت بفەوتێنی. کاتی نوێژ هاتووەرە بۆ مزگەوت نوێژەکەت بە جەماعەت بکە، جێی بێڵە قابلە چی دەبێت؟ بەخوا هیچی لێ نایە بە ئیزنی خوا، بە ئیزنی خوا ڕێگای خوا بگرە، خوای گەورە بەختەوەرت دەکات. مردنت لەبیر بێ، باسی بکەم مردن، باسی نەکەم هەر دەمرن. ئەوەی کە من باسم کرد واقعی و ڕاستیە، کەس ناتوانێت ئینکاری بکە، کەواتە ئەو ڕۆژەت لەبیر بێ کە لەبیر دەکری لەلایەنی کەس و کارتەوە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوشكان من بدأي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدو. يا ربي خواه هي مني وآرامي ولات من بباريسي، خواه جان باراني برحمة من بباريني، خواه جان أكساري جيانيان ناخوش جيانيان خوشكي، أواني قرزاريان بودا بركي، خواه جان هر کسيك دلصوزي إسلام ومسلمانان خواه سركوتوكي، خواه جان هر کسيكيش ظالم برانبر بإسلام ومسلمانان خواه بقوري خود لناوي بري. يا ربي خواه آخر من بخير بگيري، آخر من بخير بگيري، آخر من بخير بگيري، خواه يان كاتب مامريني خود ما راضي بي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.